بەناوی خوای گەورە و میهرەبان بینەران عەزیز سڵاوتان لێبێ و باینتان باش بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی سپاس بەخوام ڕۆژ دەرفەتە بوو لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە بە هاوکاری هاوکارم دانیال نورەدین لە سەرەتای دەستپێکی هەفتەیەکی نوێ بە کۆمەڵێک گرگۆ بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژەوە بینەوە خزمەتتان و مێ دەکەین لە تەندروستی و لە کامەرانی و لە لەش ساغێکی زۆر باشدا بن. زۆر سپاس. سڵاو و ڕەحمەتی خۆتان لە بینەرانی عەزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێداهاتین و خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیوایی تا کۆتایی بەرنامە بینەرمان بن بۆی کە سوودمەند بن لە تەواوی زانیاری و تەوەر و بابەتەکانی ئەمڕۆمان. ئەزان لە تەوەریەکەی ئەمڕۆژماندا باز لەوە دەکەین کە کارانتینەکردن چۆن دەتوانین سوودی لێوەرگری بۆ نووسین کە خانمێک لە ستۆدیۆکەمان میوانەویش توانیوێتی لە ماوەی کەرەنتینەدا کتێبێکی 140 لاپەڕی بنووسێت کە باز لە کێشە و گرفتەکانی گەنجان دەکات وە ڕێگە چارەیەک بۆ ئەو کێشانە یاخود ئەو گرفتانەی کە گەنجان لە هەرێمی کوردستان دێتە ڕێیان بدۆزێتەوە توانیوێتی خزمەتێکی باش بە گەنجان بکات لەم کتێبەیدا. بەڵێ ئازانمان یەکی تیژ لە تەوەرەکانمان قسەکردنە بێت لەسەر کار و پرۆژە خێرخوازەکانی دەستگای خێرخوازی بەخشین بەڵام ئەم جارە لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان پێگومان دەستگای خێرخوازی بەخشین یەکێکە لەو دەستگایانەی کەوا زۆرترین خزمەتی بەچینی هەژاران و فقیران و کەم دەرامەتان و وەروا و کەسانێکەوە بەڕاستی پێویستیان بە هاوکاریە چ لە ناو کوردستان یاخود چ لە دەرەوەی کوردستان ئەویش لە بریتانیا و میوانێکمان دەبێت کە ئیشەڵا گەر خوددا کردی قسمەت و پەیوەندیمان لەگەڵی هەبوو قسە لەسەر کار و پرۆژەکانی چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین لە ئەوروپا بەگشتی و بە تایبەتیش لە وڵاتی بریتانیا. بەڵازن دەستپێکیش دەچینە لای کەش و هاوبزانین ئەمڕۆ پلەکانی گەرمان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چەندە پێکەوە بینەری دەبین.
بەڵای زانم بابزانین گۆڕانکاریەکان کە بەسەر نرخی دراوەکان هاتوون دراوە گیانیەکان و بە تایبەتی ژە و دراوانەی لە هەرێمی کوردستان زیاتر مامەڵیان پێوە دەکرێویشت دۆلار و تمەنە بابزانین ئەو گۆڕانکاریانەی لەسەر نرخی دراوەکان و بەرزبوونەوە و نزمبوونەوانە لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە بۆ ئەمڕۆ چۆن بەڵێ بینەرانی عزیز لە تەوریەکەمماندا باز لەوە دەکەین کە چۆن بتوانین لە کاتی کەرەنتینەکردندا لەو کاتانەی کە کاتێکی زۆرمان هەیە سوودوەربووین لەو کاتەوە لە نووسیندا یاخۆ لە کتێب خوێندنەوە بەکاری بێنین. ئەمڕۆژ میوانێکمان لە ستۆدیۆ میوانەکە لە توانێتی لە ماوەی کەرەنتینەدا کتێبێکی 140 لاپەڕی بنووسێ کە باز لە گەنجان و گەشە پێدانی کەسی دەکات، باز لە پەروەردەی دەکات، باز لەو کێش و گرفتانی گەنجان دەکات کە ڕۆژانە تووشی هەرێکێک لە گەنجان دەبێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە نووسینی کتێبەکە دەچین لای میوانەکەمانی زۆر بەڕێز ڕاز محەممەد میدیاکار و ڕاهێنەری گەشە پێدانی بڕۆی. ماوەستا بە زۆر بەخێر بێت. خاتو ڕاز بەخێر بن. سپاس بۆ میوانداریەکەتان. ماوەستا ئەم کتێبە چۆن دەست پێ کرد، باز لە چی دەکات لە ماوەی کەرەنتینەدا کە توانیتە ئەم کتێبە بنووسیت؟ سپاس بۆ ئێوە. ئەوەی ڕاستی بێت ئەو کاتی کە ئەتەوێت لە بوارێکا توانەکانی خۆ دەربخەی، ئەتەوێت تۆش دەنگە هەڵبڕیت و بە کۆمەڵگە بڵێ منیشام ئەو کاتی کە ئەتەوێت خزمەتێک بە مرۆڤایەتی بکەیت، ڕەنگە هەندێکمان وابزانین بێتوانین، ڕەنگە هەندێکمان دەستەوسان بین لەوەی ئێمە هیچ توانایەکمان نیە، بەڵام لە هەمان کاتە لە بەرامبەرەوەیە خی گەورە توانایەکی تایبەتی پێبەخشیوین. هەر بۆیە منیش ئەو کاتی کە لە بواری ڕاگەاندنا کارمەکرد هەستمەکرد توانایەکی تایبەتی مەیە، هەستمەکرد ئەتوانە بنووسم. لەبەرەوە دەستپێکی کارکردن لە بواری نووسینە کتێبێکی تر بوو، بەڵام هەستم کرد وەکو پێویست نەمتوانی پەیامەکەم بگەێنم، ئەو پەیامی کە لە دوتوێ کتێبێکان نووسیم وەکو دەستپێکی کارەکانم نەمتوانی بیگەێنم. لەبەرەوە زۆر خەونێکی گەورم بوو کە بتوانم دەست پێ بکەمەوە جارێکی تر. بۆیە سپاس بخوا ئەو زانیاری و ئەو معلوماتانی کە تۆ ڕۆژان لە ڕێگەی خوێندنەوەی کتێبەکانەوە پێگەی حەزەکەی بیخەیتە سەر پەڕی کتێبەکان و بیگەێنی بە خەڵکی بۆی ئەوەی تۆ سوودمەند بوو لێی خەڵکی تر بیگەێنێ. هەر بۆیە کەرەنتینە بۆ من جوانترین و نایابترین زێڕنترین دەرفەت بوو تا بتوانم ئەو زانیارانی کە کۆم کردێتەوە ئەو شتە زۆر پەیامانی کە لە دڵمان کۆم کردێتەوە ئەمیز بیگەێنم. سپاس بەخواتوانم لەو کتێبەیە بینەخشێن و ئەمڕۆ بکەوێتە بەردیدەی خوێنەران و گەنجان. زۆر باشە مامۆستا ڕاز، بۆچی گەنجان هەڵبژە، بۆچی کێش و گرفتەکانی گەنجان هەڵقوڵاوی ئەو کێشانەوەی کە لە نێوان گەنجاندا هەیە خۆ ئاگاداری ئەو کێش و گرفتانیان وی کە هەبوو ئەو بابەتانە دڵبژات کە لە ئێستادا هەن لە ڕوبەڕووی گەنجانی هەرێمی کوردستان دەبنەوە؟ بەڵێ بۆچی ئەو بواری گەنجم هەڵبژارد لەبەرەوەی خۆشم یەکێکم لەو گەنجانی کە ڕۆژانە بەهۆی کۆمەڵە گرفتەوە ناتوانین هەنگاوەکان نابنین، ناتوانین کارەکانمان بەباشی بکەین، ناتوانین ئەو ژیانی کە خۆمان نەمانەوێت دەستەبەری بکەین. لەبەرەوە کاتێک کە باسی گەنجەکەیت پێویستەکە خۆت لە ناوبوونی گەنجەکانەبی. ئەو ئازارانەی کە خۆم هەستم پێ کردووە بە دڵنیایەوە هەستمەکرد گەنجەکانی تر گەنجەکانی تری کوردستان تاکێکی کوردی دەتوانم بڵم هەستی پێکات. زۆر باشە خات ڕاست بەر لەوەی ینی باس لە ناوەڕۆکی کتێبەکە ئەو کاریگەریانەی کار کەسێکم کتێبە بخوێنێتەوە باسکەین بەرەو پشووی هاوینە ڕۆین. پێم وابێ لە دوای جەژن کۆتا تاقیکردنەوەی نیشتیمانی یەک بە شوەیەکی گشتی خوێندکاران ئەم ساڵ دەرفەتێکی زۆریان هەبوو لە ماڵەوە، بەڵامی تر پشووی هاوینیش دیسانەوە دەرفەتێکە بۆ ماڵەوە بۆ وانەی کە بە بڵێن ئیشی سەرەکیان تەنها خوێندنە. چۆن ڕێنمونیانەکەی کە تۆ چۆن وەکو خاتونێکی سەرکەوتوتوانی لە ماوەی کەرەنتین ئەزمموی خۆت یان بەشێک لە ئەزمموی خۆت بەشێک لە بیرکردنەوە فکری خۆت لە دووتەی کتێبێکە بنووسیتەوە،
ڕێنمونی تۆ بۆ خوێندکاران بەگشتی و بۆ گەنجان و لاوان کەوا لە پشووی هاوین بە شێوەیەکی گشتی وەروە بەتابێت ماوە گەشتا کەرنتینش لە یازال هەر تۆزێک هەر ماوە هەر ئیش و کارەکان کەمن هەر ئەوەش نەبێ مامۆستاشان زۆر جار کاتێکی زۆر هەیە ئەین دەتوانین لە نووسینیا لە خوێندنەوە بەکاری بینین ڕاستە هەموو کاتێکدا یعنی دەمانەوێت مەسەلەن گەنجێک ڕەنگە حەزیشی لێبێ تواناشی لێبێ بەڵام ئەو هونەرەی نەبێ ئەو سەلیقەیی نەبێ بتوانێت دەست پێ بکە ینی پێمان خۆشە بەشێک لەو ئەزمونە بەشێک لەو ڕۆحەتی کە لە پشتی ئەوە بوو بتوانین ئەو دەرفەتە بقۆزیتەوە وەروە ئەزمونێکی کەمی ژیانی خۆدا مۆژگاری کێمی ژیانی خۆ لە دوو تێک کتێبێکا بڵاوکەیتەوە ڕاستەکەی لە ئێستایا دەرفەت زۆر زۆرە بە تایبەتی ئەم ماوەیە بۆ قوتابیان یەکێک بوو لە زۆر دەرفەتە زۆر زۆر باشەکان هەم بۆ خوێندن هەم بۆ خوێندنەوە بەداخەوە ئێمە لە گرفتێک کاژین کەمە خوێنینەوە تەنانەت لە زانکۆ زۆر زۆر کەمە یعنی چه خوێندکارێکی زانکۆ بینی خەریکی خوێندنەوە بێت بەدەر لەو وانانی کە لە زانکۆ هەیە لە ناوەندەکانی خوێندنە هەیە چه بابەتێکی ترە خوێنیتەوە ئەسڵ ڕەنگە گاڵتەت پێ بکرێت بڵێ ئەگەر کەسێک بخوێنێتەوە گاڵتەت پێ بکرێت گاڵتە بە بیر و بۆچوونەکان لە بکرێت بڵێنەر لەوەی ئەخوێنێتەوە بەڵام بە بڕای من هەموو ساتێک چ کاتێکی پشوو بە چ کاتەکانی تر هەموو کاتێمە پێویستمان بە خوێندنەوەی هەروەک چۆن پێویستمان بە ناخواردن و ئاو خواردنەوەی بۆی لە ژیان بەردەوا بین بۆەوەی مێشکیشمان پێویستی بە خواردن هەیە خواردنی مێشکی ئێمەش خوێندنەوەیە لەبەرەوە بەداخەوە ئەو پشوە زۆرە زۆرینەی کەس کە ئەبینم ئەوەی کە پەیوەندیم پێواکرێ یاخۆت خۆم لە ڕێگەی بەشێک لە قوتابیەکانم یان لەگەڵ هاوڕەکان مابینم کاتەکانیان زۆر بە فرۆ ڕۆشتووە و نەیانتوانێت سوودی لەبین لە کاتێکە هەر ڕۆژێک هەر ساتێک کە تێپەڕێ ئەکرێ بکەینە باشترین هەل ئەکرێ بکەینە باشترین دەرفەت بۆ باشترکردنی خۆمان بۆ خۆشکردنی ژیانی تایبەتی خۆمان زۆر باشە مامۆستا ڕاست دەمەوێت پرسیارەوە لێ بکەم کە ئەو ناونیشانە بۆ ئێمە هی ئەمڕۆ هی ئێمە مەبەست چیە لەو ناونیشانە کە ئەو هەڵبژاردووە ئەمڕۆهی ئێمەیە یەکێک بوو لەو ناونیشانانەی کە بەڕاستی من زۆرم خۆشەوێت و زۆر کاری لەسەرەکەم لەبەرەوەی تۆ ئەگەر لە ئەمڕۆیە کار نەکەیت ناتوانانی سبەینێ و داهات و دروست بکەیت لەبەرەوە من کارکردنی خۆم بۆ ئەمڕۆیە ئەمەوێت لە ئەمڕۆیە کار بکەم بۆەوەی داهاتوو کەسێکی جیاوازتر بم لەبەرەوە هەر ساتێک ئەگەر لە ئەمڕۆیە ئیش نەکەین هەر ساتێک کە بەسەرماناتێ بەڕێ ئەگەر کار بۆ داهاتومان نەکەین بۆ سبێنەمان نەکەین کەواتە ناتوانین کەسێکی سەرکەوتوو بن لەبەرەوە کاتێک ئەمڕۆم هی ئێمەیەم هەڵبژارد بۆ کتێبەکەم بۆ ئاواتەی گەنجانیش وەکو من بتوانن کار ئەمڕۆیان کار بکەن بۆ داهاتویان بۆی سبێنێکی جوانتریانە بێ بۆی داهاتوێکی ڕازاوەتریانە چکە ئەگەر تۆ لە ئەمڕۆیە کار نەکەی سبەی درەنگە بێ ئەو کات داهاتوت لەبارەوەی زۆر باشە مامۆستا ڕاز ئەم کتێبە ینی بەچه ئامانجێکەوە نووسی دەتەوێت پێمان بڵێ ئەمەم نووسیوە بۆ ئەوەی کەچی بێت ینی ویستوتە لەم کتێبەیە ئەو دێڕانی نووسیوتە پێمان بێ هەمووی با بڵین ئایدیا و فکر و بیرکردنەوەی خۆتەنەوەگەم و کتێبێکی مێژووی نیە بچی یان زانستی سەرچە هەموو ینی ئەم ئامۆژگاریانە یاخود ئەم پەیامانی لەناو ئەم کتێبە هەیە کە من بەشێکی بخوێندەوە زۆر توانم بڵێم ئینێرژی بەخشە نەچەند دیزاینێکی زۆر جوانیشی بۆ کراوە پەیامت ینی ئامانجت لە نووسینی ئەم دێڕانە دەوێت مەسەلەن چی بە ئێمە و بەوانە و بۆ هەموو خوێنەرێک بڵێ لە هەر قۆناغ و تەمەنێکا بێت بەڵێ هینێکی ژیانی پێغەمبەران هەیە ئەو پەیامانی کە ئەتەوێ بیگەێنیت ئەگەر لە دڵتەوە بیگەێنیت ئەگات بە دڵەکان سەرەتای ئامانجی ڕئیسی من لە نووسینی ئەم کتێبە ئەو گرفتانە بوو کە لە ناخی دڵی مناوەکو گەنجێک دروست ئەبوو چ لە ئەو کاتانێک کە خوێندکاری زانکۆ بووی چ ئەو کاتانێک کە خوێندکاری ئامادە بوو یاخود ئەو کاتانێک کە تۆ وەکو گەنجێک لە کەرتی تایبەتیە ئیشەکەیت ئەو مەدانانەی کە تۆ کاری تیاکەیت کۆمەڵە گرفتی دەرونی بۆ تۆ دروستە بێ وەکو گەنجێک ئەو گرفتانە لە ناخی دڵی منە جۆرێک لە ڕنگدانەوەی هەبوو بۆیە بەو ئامانجەوە ئەو کتێبەم نووسیوە یەک بەیەکی وشەکانی و پیتەکانی ڕۆستەکانی ناو کتێبەکەم بەوەی کە ئەو پەیامەی کە لە دڵی منایە ئەو ئازار و برینانی کە وەکو گەنجێ وەکو تاکێکی کوردی لە ناخی دڵی منا دروست بووە بتوانم لەگەڵ چارەسەرەکەیە بە دڵ و دەرونی گەنجەکان و تاکی کوردی بگەێنم وا هەستەکەم لە ئێستاشا ئەگەر چی ماوەیەکی کەمە کتێبەکەم بڵاو کراوەتەوە سپاس بەخوا پێشوازێکی گەرمی لێکراوە ئەمە بۆ من هەستەکەم ئامانجەکەم پێکاوە
زۆر باش هەموو ساڵاس باسی گەنجانە کردو گفتوگۆ لەگەڵ گەنجانە کردووە باس لەوە کردو کە کێشە و گرفتیان چیە لە ئێستادا بەڵێ ئەوەی کە تۆ ئەوەی کە یعنی تۆ یاخود من وەکو گەنجێک کاتێک کە لە ناو کۆمەڵگەیە ئەمانەوێت ژیانێکی باشترمانە بێ ئەو لەم پەرانی کە ئێتە بەردەممان یاخود ئەو ئەگەر ئەو ئامانجانەی کە هەمانە کاتێک ئەمانەوێت ئامانجەکەمان بێنیە دەرکوداڵەکانی ڕێگا زۆر زۆرن سیستەمەکەمان وەزئی ئابووری و سیاسیمان هێندە نالەبارن کە ناتوانیت گرنگی بە ئامانجەکەت بی ناتوانانی پەری پێ بێ لەبەرەوە کۆمەڵێک گرفت دروستە بێت تۆش ئەتەوێت لەو گرفتانە ڕابکەی و ئەزانم من توانیمەوە چارەسەرێک بدۆزمەوە ئەگەرچی ئەو گرفتانە بەشێکی زۆریان ناوەکین لە خودی خۆمانەوەن لە ناو ناخی خۆمانە سەریان هەڵاوە زۆر باشە مامۆستا ڕاز وەک دەزانین بە شوێکی گشتی کوردستان بەداخەوە لەم قۆناغی تێکەوتوین خوێنەرمان کەمەچ بگا بە نووسەر مەبەستم یعنی بە نیەتێکی پشتگیریکردن بۆ خانمانەوە تۆزێک خانمان با بڵێن ڕەنگە لە پیاوانیش کەممانە چ بگا بە خانمان ڕەنگە مەژغۆڵ و کۆمەڵێکی شوکاری تر و ڕەنگە باری سەرشانیەوان قورستر بێ ویستوتە لەم کتێبەتە وەکو خانمێکیش بەدەر وەک گەنجێک بەگشتی بۆ هەموو قۆناغ و تەمەن و ڕەگەزێکی جیاواز پەیامێکی تایبەتی پێبێ مەسەرەن ئەو ئازارانەی یاخود ئەو داڵغە و خەیاڵات و ئەو ئامانج و پلان و پرۆژانی لە مێشکی خاتونێکی لاوی وڵاتەکەمانە هەیە تۆ بتوانی لێ بەشێک لەم کتێبەیە مەسەلەن پەیامێکی پێبگەێنی کەوا سەرکەوتوتر بێ باشتر بێ یاخود بە زمانێکی کچانەی عاقلانە قسەی لەگەڵ بکەی ڕاستەکەی لەو کتێبەیە زۆر جەختم نەکردو لەسەرەوەی بۆ کچ بێت تایبەت لەبەرەوەی وتم بەشێکی بەتەکیید بەشێکی تایەتی لەبەرەوەی لە کتێبەکەشمە ئاماژەم پێ کردووە لە ڕێگەی ئەو چیرۆکانی کێتیایەتی و کە خۆم لە ژیانی خۆمە ئەزمونم کردووە بەداخەوە شتێک لە ناو ئێمەی کچانە زۆرە ئەویش ئەگەرچی ئێسش کۆڕانی گرتوتەوە گرنگیدانی زۆر لە حەد بە مۆدێلات و بە جوانکاری ئەوانە من لە ڕێگەی ئەزمونکردنی ژیانی خۆمەوە لە ڕێگەی چیرۆکێک کەوتوانیم و ئاماژێکی کورد بەوە بەم ئەگەرچی من لە ناو سوپاس بخۆ ئەمە ڕەنگە دەرفەتێک بە یاخود دیارێکی خوددا بێ بۆ من ئەو کۆمەڵگەی ئەو چواردەوەی کە منی تیاژیم لەگەڵ کۆمەڵی خانم ئاژیاوم لەگەڵ کۆمەڵە خانم هاوڕێتیم کردووە کە حەزیان لێ خوێندنەوە بووە کە خەریکی خوێندنەوە بوون لەبەرەوە جەختم نەکردەوە بەڵام بەشێکی کورتی بچکۆلانە تایبەت اینجا خۆی شک شێوەکەشی گلەیم لێکەن زۆر کچانە دیارە ناخۆی بڕەنگەکانەوە زۆر جوانە یعنی ئێنێرژی بەخشانێک زمانی قسەکردنم بۆ هەموو تاکێکی کوردی بۆ بە تایبەتی بۆ گەنج کردای بە دوو بەشەوە بەشێکی ڕەنگەکەی بۆ پیاوم بۆە مامۆستا چۆن کاتەکانە دابشکرد لە کاتی کەرەنتینە چۆن دەستت پێ کردووە ماوەکی چەندێک بوو تا کتێبەکە تاو کرد ڕاستەکەی کاتێک پێش کەرەنتینەش من بەردەوام بە ئێستاشەوە بەردەوام ڕۆژانە کاتی کتێبەتم دانا بۆ خوێندنەوەی کتێبەکانم کۆمەڵە کتێبم داناوە لەم مانگە ئیجباریم کرۆ بەسەر خۆمەوە کە منە بێم کتێبانە تاواکەم بە تاکید هەر کاتێک کاتێک کتێبێکی خوێنیتەوە ڕەنگە دیێڕێک لە کتێبێکە بۆ تۆ تازە بێ ئەم دیێڕاتوانین لە ژیانی خۆتا بەکاری بێنی چونکە ئەو شتێک کە وەری ئەگری ئەگەر نەتوانین لە ژیانی خۆتا بەکاری بێنی بەرجەستەی بکەی ئەستەمە بە کەسێکی تری بڵێ ئەمە باشە ئەمە ئیسپادی لێتی ئەگەر خۆت نەتوانی بە لە ژیانی خۆتا بەرجەستەی بکەی لەبەرەوە من پێشووتریش خەریکی کتێبی زیاترمە خوێندەوە بەڵام دەرفەت و کارەکانی ڕۆژانە ڕێگەی نەئەیە بە تایبەتی ئەو چەند مانگەی پێش کەرەنتینە لە جێگایە کارمە کرد شەفتی کارکردنەکانم زۆر بوو ئەو کاتەنیا مەجای شەوانەمە بۆ بتوانم بخوێنمەوە لەبەرەوە کەرەنتینە باشترین و نایابترین دەرفەت بوو کۆمەڵە کتێبی زۆرم دانابوو ئەگەرچی ئامانیشم لەو بوو کە ئەبێ کتێبێک لەدایک ببێت لەبەرەوە خوێندنەوەکانم چڕتر کردەوە ئەو کادوەکو جاران نەبوو داوام نەبوو کاتەکانت زیاتر هەر ئەبوو بە خەو یان بە فەیسبوک و بەیان خواردنەوە بەسەری بەری بەڵام سپاس بخواتوانیم ئەوانە کەم بکەمەوە دەستکەم بە نووسین ئەو کات ڕۆژی 4 سەعات لە ژوورەکە بۆ خۆم خەریکی خوێندنەوە یان نووسین بۆ زۆر باشە لەش ساڵێ زۆر سپاس مامۆستا ڕاز ئەگەر مەسەلەن خوێندنەوەی کتێب ڕەنگە کاتێک و ساتێکیەوە بێت و ئەخوێنیتەوە زانیاری وەردەگری بەڵام نووسینی کتێب دەبێ زانیاریش ببەخشی لەگەڵیان ڕەنگە نووسینی کتێبێکی زانستی کاتی زۆری بێتەوە پێویست بەوە هەبێ مەسەلەن ئەنجام چاوەڕێی تاقیکردنەوە بکە کە کرد بێتت تا داینێ یا خودت کۆمەڵێک داتا کۆکەیتەوە ئەو شتانە بەڵام بۆی بتەوێ
ئەفکارەکانی خۆت بنووسی ئایا لەو کاتەیە کە ئامادە بوویت کاتەکە هەر کاتێک بێ بینوسی یاخود ڕێنمایی چێ بۆ لاوێگەگەر بیاوێ ئەویش کتێبێک بێنێتە دنیاوە کتێبێک بنووسێ ئایا کاتێک دیاریکراو هەیە بۆ نووسەر بیاوێ بنووسە یاخود مادام لەو کاتەیە ئامادەی هەبوو کەوا بتوانێت بنووسیتر بنووسێ شەوە ڕۆژە بەیانی ئێوارەیە لە شوێنێکی قەرەباڵغە لە شوێنێکی چۆڵە ماڵە یعنی ڕێنماییت بۆ نووسین ئەگەر کەسێک بێوێ دەست پێ بکە بۆ نووسین من ئێستا بۆ نمونە دەمەوێت بابەتێک بنووسم ئەمە وەکو شیعر نییە ئیلهامم بۆ هات بینووسم دەمەوێت کتابێکە مەسەلەن ئەفکارەکانم پەیامێک بگەێنم لەو بارەیەوە ڕێنماییی یاخود خۆت چیت کرد چۆن ڕاستەکەی من لە سەرەتایی هەنگاونانی بواری نووسینام ئەو دەرفەتی کە من بۆ ڕقساوە ئەو کاتانی کە من تیام نووسیوە ڕەنگە بۆ گەنجێکی تر جیاوازی تری هەبێت چکە بەپێی مێشی کەسەکانە گۆڕێ ڕەنگە بۆ نمونە من کاتێک کە خەریکی خوێندنەوەی کتێبێک بووم هەندێک جار سێ شەو خەبەریە کردمەوە هەر لە خۆی عازێکیان هەستم کتێبەکەم تەواوکەم بەڵام ڕەنگەم بۆ کەسێکی تر قورستر بێ من بەیانیانی زوو هەڵاستام ئەمیز سود لەو کەشوهەوایە وەرگرم کە تیاژیم ئەمی سوودی لێ وەرگرم ئەو کات ئیلهامی نووسینت بۆ بێت کاتەکانی دیاریکراونین بەپێی مێشی کەسەکانە و ناشتوانم زۆر قسە لەسەرەوە بابەتە بکەم بە حکمەوەی من لە سەرەتای هەنگاویان لەسەر ئەزمونونەکەی تۆ ڕاستەکەی من هەندێک جار سەعاتی شەوەڵەسام هەندێک جار دوای نوێژی بەیانی هەندێک جار سە لە بەیانەکەی هەمووی ئیلهامی نووسینم بۆ هات مامۆستا زیاتر کە باس لە گەنجان کردووە کاردانەوەیان چی بوو ئەوانی کە خوێندویانەتەوە چیان پێوتوی دوای کە کتێبەکەیان بەدەست گەیشتووە ڕاستەکەی لەبەرەوەی چەند ڕۆژێکە کتێبەکەم کەوتێتە بازار و کەوتێتە بەردیدەی خوێنەران هێشتا زۆر نەگەشتەنیا لە شاری سلێمانی بە سوپاسەوە کە ناوەندی سارا بۆیان چاپ کردوم چەند ڕۆژێکە لە ناوەندی سارا دانراوە ئەوەندەی کە پێم گەشتۆتەوە پیرۆزبایان لێ کردوم و هەندێکیش کە کتێبەکان کڕیوە و ینی ئێستا لەواتە لە خوێندنەوەیە بنچکاونەی وێنەکانیان بۆ نردمۆنیان کۆنتاکیان لەگەڵا کردوم هەستەکەم شتێکم نووسیەوە ڕەنگە بەدڵی گەنج بێ ئەگەرچی لە ئەمڕۆیە زیاتر بواری شێعر و ئەم شتانە زیاتر کاریگەری لەسەر گەنجەیە وەک لەوەی کتێبێکی پەروەردەیی یاخۆ گەشە بەلای مرۆڤ بن خۆی بێگومان هەموو کتێبێک خوێنەری خۆی هەیە ئەڵبەتە خۆزگە سەرقاڵ بووین دەبوو ئەمە بخوێنینەوە اینجا میوانداری تۆ بکەین بەڵام کاتمان کەم و چکە ڕەنگە باشتر بتوانین پەیام و ئامانجی کتێبەکە قسە لەسەر بکەین بەڵام ئەو نوعیەتی با بڵێن فکرەی نووسینە کە مانشێتێک دەست پێ دەکەی لە خوارەوە پەیامەکە دەگەیەنی واتە کتێبەکە وەکو چیرۆکێکی درێژ نییە ئەوەندەی من بەڵێم هینم کردووە یعنی بۆچی ئەم ستایلت بەکارهێناوە ئەوەیە ئێستاوای لێ هاتووە گەنجان چۆڵی هەر فێریەوە شتی کورد بخوێنەوە یا خۆت ئەکرێگە کەسێک نیوەشێکی بخوێنێتەوە مەسەلەن ئەو بەشێکی خوێنێت و ئیسفادەی خۆی لێ کرد بێ ئەو فکرێت لەکوێوە بۆ هاتکەوە بەم شێوەیە کتێبەکە بنووسی بەشێک لەو فکرەیە لە ئەزمموی ئەوەی کاتێک کە تۆ کتێبێک خوێنیتەوە من وەکو خوێنەرێک کاتێکەوە کتێبانەی کە زۆر دوور و درێژن و دوایی دەلاپەڕێک 15 لاپەڕێک ئەتوان پامەکەت بگەێنن تۆزێک بێزارەبی ئەو هەستە خۆم هەستم پێ کردووە ئەگەر کەسێکیش کتێبەکەی من بخوێنێتەوە ڕەنگە ئەو هەستی کە من هەمان هەستیان هەبێت ئەوە ئەزمونێک خاڵێکی تریش لە سەردەمی تەکنۆلۆژیا و پێشکەوتنای خەڵک حەزی لە شتی کورت و پوختەیە لەبەرەوە لەوە بۆ ماوەتوە سەر بابەتێک دیاری کەم و ئەو شتێک کە ئەمەوێت لە چوارچێوەی بابەتەیە هەڵبم بە کورتی بیگەێنم بۆی ئەو کاتی ئەو کەسێک کە ئەی خوێنێتەوە هەم پامەکەم بە باشتر بگات هەم تااقەتی خوێندنەوە شێ بێت گەر دوور درێژ بێت تااقەتی خوێندنەوەی نامێنێ ئەو کات منیش ناتوان پامەکەم بگەێنم زۆر باش مامۆستا ڕاستوانی تە لەم کتێبەیە گەشتبینی و بەخشی بە گەنجان ناومێت نەبن لەو گرفتانی کە ڕۆژانە تووشیان دەبێت بەتەکی تا ڕادێکی زۆر بەتایبەتی شتێک کە لە ئەزنای خوێندنەوەی کتێبەیە هەستم کرد یەکێک لە خوێنەرەکان پێی گەشت بوو وتی تۆ من خۆم لە کتێبەکە ئەزمموی ترسێکم کردووە کە لە کاتی ئەنجامدانی کارێکە چەشت بووم وتی بەڕاستی ئەوەی کە تۆ ئەزمموی کردو منیش ئەزمونم کردو بەڵام ئەو ڕێگەی کە تۆ بەکارێناوە منی ژەڵمیا بەکاری بێنم بەڵام یاشا ترسەکەم تۆزێکی ماوە وتم تۆزێک بەردەوام بە من ترسەکەم نەماوە بەتەکی تۆش نامێنم زۆر باشە باسی دنیای تەکنۆلۆژیا و سۆسیال میدیا و ئەمانەمان کردو گەرچی ئەم کتێبە مەسەلەن تا چەند لە بازار بفرۆشرێ هەم بێکمان ما پاراستنی مافی نووسەرەکە و ماندووبوونەی تۆیە بیر لەوە کردەوە لە قۆناغی داهات و دوای کتێبەکەت بڵاوبوویەوە ئێستا زۆربەی کتێبەکان ئەپلیکیشنێکی سادەیان بۆکرێەوە تا بە ئەلکترۆنیە کرێن بە PDF بۆی ڕەنگە بە کەسانێک تیراژی کەمتر بێ یاخود بە ئەلکترۆنیش بیفرۆشن ئێستا زۆربەی خەڵک فێر بوو هەر لە ئایپاد و موبایلەکەی وێ کتێب بخوێنەوە چەند ئەمان ڕۆحیەتی نییە ئەوەی بەدەستەوە بێ
لە پلان تا هەیە بۆم کتێبەدەوە بکەیواتە ڕاستەکەی نەک نامەوێ پلانم هەبێ ئاسڵ نامەوێ بیری لێ بکەمەوە بۆچی لەبەرەوەی خۆم هیچ کات وەکو خوێنەرێک چێژم لێ نەبینیوە کاتێک کەینەکەی ئەیکیتە ئەلکترۆنیات زۆر ئەو چێژەی نابێت کەوەی لەبەردەستا بێت چکە کاتێک کە کتێبێک لەبەردەستا بێ تەنیاوە نیە ئەیخوێنیتەوە تۆ بێ محیبەت و هاوڕێتێک لەگەڵ ئەو کتێبەیە دروست بکەی ئەو کات لەڕێگەی ئەلکترۆنی و ئایپاتێکەوە ناتوانیەوە دروست بکەی لەبەرەوە ئەو جگە لەوەش مافێکی نووسەرەکە لایوێ من هیلاک بوونێکم کردووە لەبەر خااتری پامێکم کات تۆ بهێنیتەوە کەواتە ئەتوانم بڵم تا ڕادێک هیلاکبوونەکانی من بە فیڕۆڕوە آخر هەڵبەتە ئێستا من شخصی خۆم لە ئەلکترۆنیک کتێب ناخوێنەوە من شخصی خۆم لە ئەلکترۆنیک کتێب ناخوێنم ینی هەر ناتوانم بەڕاستی چێژیش لێوە ناگرم بەدەر ڕەنگە بۆ چاوی زەری بەڵام ڕەنگە جیلێک هەبن کە با بڵێن ئێستاکە لە سەردەمی کرانەوەی خوێند نابن ئەوانیش بە پێچوانەیە ئەمەوە مافی ئەوەیان هەبێ مەسەن لە دنیای ئەلکترۆنیا بیانە بە زانیاری وەرگن و ڕەنگە و ڕۆحێتی کە من و تۆ بۆمان دروست نەبوو بێ ئەوان بۆیان دروست بوو بێ بەڵامە کرێ مەسەن بە ئەویش چۆن هەر کتێبێک لە بازاڕەتوانی بیکری ڕەنگە بتوانی هەر لەوێش مەسەن چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی معنەویەوە زانیارەکان پارێزرا بن وەروە مافی خۆشت پارێزرا بێ هەڵبەتە ئەمە پێشنیاری منە هیوادارم بیکەی ڕاستی بیرم لێ نەکردێتەوە ئینشەڵڵا هەڵەیەم بیری لێ بکەینەوە بەڵام یەک شتمان هەیە بەجددی زەمانێکی تر بڕۆ هەمووی تووشی جۆرەێک لە نەخۆشی کزگی چاو ئەم شتانە بەگەر چێن پسپۆرم لە گوارانە بەڵام ئێمە بەکار بکەین لەسەرەوەی کەمێک لەوانە دوورکەین چکە ئەوانە هەموو ژیان ئێمەیان داگیر کردووە ئەوێ بگەڕێنەوە بۆ ئاسڵەکەی ئەزایی زۆر جوان بوو جاران کە لە بینی کەسەکانە ناما گۆڕاوێستە نامەکانش بۆ بە ئەلکترۆنی هەست ناکە ئەو چێژ و هینە تایبەتی نامێنە منیش وا هەست دەکەم ئەگەر کتێبیش بکرێتە ئەلکترۆنی زۆر چێژێکی نامێنێ کەواتەیەکێک لە کارەکانی ئێمە ئەوەیە کە بێ وا لە گەنج و لاو بکەین بە تایبەتی ئەم جیلە تازەیەکی ئێستا پێگەن کەمێک ژیان کەمێک دوورکەوتنەوەیان هەبێت لە ئەلکترۆنەکان چکە هەموو ژیان نییە خەریکە بێتە هەموو ژیان خەریکە هەموو سادەکانی ژیانیان داگیرەکە ماوەساستەوەکو ڕاهێنەرێکی گەشەپێدانی مڕی لە ناو خەڵکای لە ناو گەنجانەی تا چەند گەنجان تا چەند هاوڵاتیان لەگەڵ خوێندنەوەیان زیاتر کتێبە خوێنەوە جا هەر بۆ خۆشی مامۆستا ڕۆژێکیانەوە لەگەڵ هاوڕەیەکمان ڕۆشتنێک کتێبخانەیەک زۆر بینی نییە لەگەڵ کتێب و ئەوانەیە سێرەکەم لە کۆتاییەوە کتێبەکە سێرەکە وتمە بۆ لە کۆتایە سێریەک وتمزانم ڕسم و شتی تایە سێری ڕسمەکانی بکەم بۆ ڕسم سێری کتێبەکەیەکە وەسم وایە زۆرەکەن حەزیان لە کتێب و ئەوانە نیە بەڵام بەگشتی چۆنە ئێستا گەنجان چۆن لەگەڵ خوێندنەوەی بەڵێ لە چەند ساڵی ڕابردووە بەداخەوە لە قەیرانێکی گەورەیە بوون بەڵام سوپاس بۆخوا ئەم چەند ساڵی ئاخیر بە تایبەتی ساڵی 2019 و 2020 تا ڕادێکی زۆرە بینی گەنج خەریکی خوێندنەوەیە ئەمەش جێگەی خۆشحاڵەیە بە تایبەتی لە ناو توێژی کچانە ئەبینی گروپی تایبەت دروست بووە من ئەندامم لە ڕێکخراوێک تایبەت بە ڕێکخراوی خوێنەرە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە سپاس بەخوا گەنجانێکی زۆر لە نێو ئەو ڕێکخراوەیە بوونیانەیە کە ئەمە جێگەی دڵخۆشی و هەستەکەین شۆڕشێکی گەورەی خوێندنەوە بەڕێگاوەیە مامۆستا ڕاست گەچی ئەو نووسەرێکی زۆر مەسەلەن نووسەری زۆر گەورەمان هەیە لە هەرێمی کوردستان یاخود مێژوویەکی دەرێنە چەندین کتێبیشیە هەستم کردووە کۆ تازەترین کە کتێبەکانی بڵاوی کردوونەتەوە ئەویش دیسانەوە سیاسەتی گۆڕانکاری لە نووسینەکانی کردووەکوی حەجمی کتێبەکانی بە شێوەیەکی گشتی وەکو لاپەڕەش بێ کەم کاتەوە یاخود بەو شێوەیە کەوا بابەتی کورد پەیامەکانی باشتر بگەێندێ ئێوە وەک خوێنەرێک کەوا خوێنەوە ڕاستە ئەزمموی کتێبەکانتان ڕەنگە دوو کتێب سێ کتێب نووسین هێشتا وەکو خۆت وتەدەوە لە شعوری بەرزی خۆتانێ ناتانێ وەکو نووسەرێ قسە بکەن بەڵام با ئەو ئەزمونونەکەمەی خۆتەدا چ بۆ خوێنەران چ بۆ نووسەران چی بکەین وا بکەین کەوا خەڵک بێتەوە بە ئەهلی کتێب خەڵک لەگەڵ کتێب ئاشتکەینەوە ینی بۆچی ئەبێ گەنجێک تااقەتی خوێندنەوەی نەبێ هۆکارەکانی پشت ئەمە چین هەر هیچ ناگەر دنیای گرفتی تری هەبێ با خودی کتێبەکە ئەوەندە بە بایق بێ حەسکا بخوێنێتەوە ینی نووسەر چه سیاسەتێک بەکاربێنێ بۆی خوێنەر کتێبەکەی بخوێنێتەوە خوێنەر چی بک بۆی بتوانێت تااقەت هەبێ کتێبێک بخوێنێتەوە بەڵێ ئەوەی کە من ئەزمونم کرد لە کاتی نووسینێم کتێبەیە ئەمویست ئەو ئەزمونانە تاقی بکەمەوە کە پێشووتر هەبووە بۆی بتوانم ئەو کتێبەی کە ئەمەوێ بینوسم ئەمویست بە دوای یعنی زۆریش گەڕام بە دوایەوەی بزانم چ شتێک ئەخوێنرێتەوە چ شتێک گەنج بۆ خۆم کە لەو بوارەیان نووسی گەنج حەزی لێتی لەبەرەوە گەڕام بە دوایە شتانەیە کە گەنجەوێت ئەوەی کە من پێیگەشتم سەرەتا ئەگەر کتێبەکە جوانێکی تایبەتی نەبوو لە بەرگەکەیە
ینی سەرنجی ڕاکێشە ناتوانێت بخوێنێتەوە اینجا ئەوێ تۆ قسە بۆ دڵێ و کەسە بکەی کە ئینووسیت لە ناو ژیانی ئەوان نابیت بۆی تێبگەی لەبەرەوە ئەوانەی کە من پێ هەوڵمیە بڕۆم ڕێگە و شتانە باسکەم ئەو گرفتانە باسکەم کە لە ناخی ئەوانە هەیە ئەو کات نزیک بوونەوەیە کە لە ئەو ئەتوانێت بخوێنێتەوە ئەو تۆ ئەتوانێت ڕاکێشی بۆی بخوێنێتەوە بڵێ ئەوە تا من لە ڕێگەیرەوە من لە ئازارەکانی تۆ دیێگەم من لە ناخی تۆ دیێگەم ئەوە تا من لێرەوە باسی تۆم کردەوە چکە بەجددی هەنێک کات کە لە کتێبێکا شتێکە خوێنیتەوە خۆم ئەوەی نەی کە خوێندومەتەوە کاتێکە کتێبێکی خوێنیتەوە شتێک ئەخوێنیتەوە هەستەکەی ئەو بۆ تۆ نووسراوە ئەڵێ وەڵا خۆ ئەوە ئەڵێ لەگەڵ منێتی خۆ شتەکانی ناخی دڵی منیشە لەبەرەوە من توانیمەوە بەکاربێنم و ئینشاءڵڵا هیوادارم سەرکەوتو بم بۆی بتوانم ئەو شتێک کە گەنجی سوێتی ناخی گەنجا بیدوێنم ئەوسەڕاست دو پێمت چییە دەتەوێت چی بە گەنجاو بڵێن چی بە خوێنەران بڵین کە کاتیان بە خوێندن و بە کتێبەوە سەرقاڵ بکەن بەڵێ ئەوەی کە لە دو ئەگەر ببێتە دو وشەی من هیوادارم هیچ کات وانەزانن کات درەنگ بوو تاسە دەستیان بە هیچ شتێک ناکات هەر ئێستا و کاتێک کە ئەتوان دەست پێ بکەن ئەگەر تۆ نەتوانی ئەمڕۆیەکی جوانتر بۆ خۆ دروست بکەیت نەتوانی لە ئەمڕۆیە کار بۆ داهاتوو بکەیت ناتوانیت داهاتوویکی پرشنگدارت دەبێ ناتوانانی داهاتوویکی سەرکەوتوت هەبێ لەبەرەوە باواز لە بۆڵە بێنین باواز لە گلەییکردن بێنین لە دەسەڵات و لە سیستەم و لەو شتانی کە پێوەیە ناڵێنین باوەڕن کار لەسەر خۆمان بکەین پێویستە کەسێک دروست ببێ کۆمەڵێک گەنج دروست ببێ لە ئەمڕۆ دەنگیان بڵێن ئێمە شەین پێویستە چاوەڕێ نەکەین ئیتر لە ناو مێژوو خەڵکی ترابژین و خەڵکی مێژومان بۆ دروستکەن با ئێمەش ببینە کارکتەری سەرەکی ناو مێژوو ئەتوانینەوە بکەین و بە دڵنیاییشەوە ئەگەر بتانەوێت لەبەرەوە هیوادارم ئیتر دەنگ هەڵبەبڕن و بوونی خۆیان لە نێو کۆمەڵگەیە بسەلمێنن ئیتر کاتی دانیشتن بە دیار دەربڕینی ناڕەزاییەوە ناماگەێنە بە هیچ هیوادارم بتوانن ئەمڕۆیان کەنە باشترین ڕازاوەترین هەلێک کە داهاتویان دروست بکەن زۆر باشە خات و ڕاست گەرچی دەرفەتمان هەر نەمابوو بەس لەبەر گرنگی بابەتەکە ئەوە تۆزێک لەگەڵمان درێژ کردەوە هاوکارم دوای پرسیاری لێ کردی منیش کۆتا قسەمەوەیە بەدەر لەم کتێبە هیچ ترت لە مێشکایە بەتەمان هیچ تر بنووسیدیان بەڵێ ئێستا خەریکە دانیشتوم و کاتەکانی ترم تەربیت کردووە بۆی کۆمەڵەشی تر هەیە ئەمەوێ بیگێنم لێستا بەڵام ئینشاءڵڵا لە داهاتوویەکی نزیکایەکێک لە کتێبەکانی ترم جیاوازتر لەم کتێبە لەدایکەوە ئینشاءڵڵا زۆر سپاس محەممەد گەشە پێدانی مرۆی سپاس کە میوانی بەرنامەکەمان بەڵێ بینەرانی عزیز دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە راپۆرتێکمان هەیە جوتیارێکی نمونەیە پێم وا بێ لە ناوچەی سنگاوە دەچینە لای ئەو راپۆرتە با بزانین ئەو جوتیارە نمونەیە چی کردووە ڤیدیۆیەک لەو بارەو هەیە دەیبینین و بینەری دەبین. خاچی بەپیت و جوتیاری باش لە گرنگترین سەرمایەکانی هەر نیشتیمانێکن کە بەرهەمەکەیان پەیوەستە بە حکومڕانیەکی باشەوە. جوتیارانی کورد دەداهێناندا بوونەتە نمونەی کاری کشتتوکاڵی لە ناوچەکەدا. شێخ جەمالی کربچنە یەکێکە لە جوتیارە نمونەیەکانی کوردستان کە لە تازەترین داهێنانیدا توانیوێتی زیاتر لە 30 جۆر تەماتە بەرهەم بهێنێت. سێ لە جۆرەکانی مشتومڕەکانی ئەوەی تەماتەی کوردی بۆ دۆشاو ناشێت کۆتایی پێهێناوە و تایبەتن بە دۆشاوی تەماتە. زیاتر لە 30 جۆر تەماتەمان لەم چواربەیتاتان چاندۆ بنێتی توێژینەوە لەگەڵ ئەوەشان 9 جۆریان بۆ ئەوەی تۆڵەکەی وەرگین لەبەرەوە 9 جۆریان موافقەمان هەیە لە توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانی وەزارەتی کشتتوکاڵەوە بۆ فرۆشتنی تۆڵەکەی و ئێمە زۆر توێژینەوەمان کردۆ لەسەر تەماتە لەسەر گۆڵدنبێری لەسەر شووتی لەسەر ئەو شتانە ئێمە ئەوانەمان کردووە ئێمەش هەوڵمان داوە بۆ هۆیەوە هەوڵ دەین کە تەماتەی دۆشاو بە بەرهەم بێن و تاکو ئەمڕۆ قسە بۆ ئێوە کەم 3 جۆرمان بەرهەم هێناوە کە هیچیان لە 4 کیلۆ
بەرەو ژوور کیلۆ دۆشاوی تیابی یعنی هەرسێ بەرهەمەکە هەر کامیان هەرێکیان 4 کیلۆ هەشیانە کەمتر لە 4 کیلۆ تەماتە کیلۆ دۆشاوی تیابی ئەوەی بۆ دۆشاوی ئەبێ پکتینی زیاب ئەبێ گۆشتن بێ ئەبێ تۆوی کەم بێ ئەبێ ئاوی کەم بێ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆی نێوان پارێزگاکان زیانێکی زۆری بەم جووتیارە گەیاندووە چونکە لە ساڵانی ڕابردوودا بەشێک لە بەرهەمەکانیان لە مۆڵ و بازاڕەکانی هەولێر و دهۆکدا ساغ دەبوونەوە بەڵام ئەم ساڵ بەهۆی قەدەغەی هاتوچۆوە نەیتوانیوە هیچ بەرهەمێکی ڕەوانەی بازاڕەکانی ئەو دوو پارێزگایە بکات. ئەم قەیرانی کۆرۆنایە کە جەناب دەڵێ ئەم تەماتەیە کە ئیزە بەدەستمەوەیە ئەم تەماتەیە من ساڵان ئەم نار بۆ هەولێر ئەم ساڵ یەک تەماتەمانە ناردووە بۆ کارفورمانە نار بۆ مۆڵەکانی هەولێرمانە نار بۆ دووهەکمانە نار ئەم ساڵ بەهۆی قەدەغەکردنی هاتوچۆی بینی شارەکانەوە نەمان ناردووە یەک تەماتەمان لەمە ئەم ساڵ نەفرۆشتووە لەم بەیتانە لە کێڵگەکەمانە یەک تەماتەمان نەفرۆشتووە ئەوە بۆ سەبەبەکەی قەیرانی کۆرۆنا ئەوە ئێمە ئەم تەماتەی کە ئیسە پیشانی ئێوەمدا و پیشانی کامێرەکەشمدا ئەم تەماتی ئێمە 125 گراممان لێداوە بە 1000 ئەم ساڵەوە تا خۆتان بین کامێرەکانتان بینی بەینەکەەوە ماوە ئەگەر تەنێکی نیو تەنیش بفرۆشین حساب کە لەم تەماتایە چەنە زەرمان کردووە لەما 6 تەماتەمانە کرد ئەمە 6 تەماتەمانە کردە قاپێکەوە ئەماندا بە 1000 ئیمساڵ هیچمان لێ نەفرۆشتووە. لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان چەندین جووتیاری نمونەی هاوشێوەی شێخ جەمالی کربچنا بوونیان هەیە کە ساڵانە چەندین داهێنان و توێژینەوە لە بوارە جیاوازەکانی کشتتوکاڵدا ئەنجام دەدەن بەڵام بەهۆی هاوکاری نەکردنی لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی کشتتوکاڵ توانای جووتیارانی نمونەی بەرجەستە نەکراوە و سوودیان لێوەر نەگیراوە ئەم جووتیارە نمونەی یەش نزیکەی 100 توێژینەوەی لە بوارە جیاوازەکاندا ئەنجام داوە تاکە داواکاری ئەویش ئەوەیە حکوومەت پاڵپشتی کەرتی کشتتوکاڵ بکات. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ گوندی کربچنا لە سنووری ناحیەی سەنگاو. بڵێ ئەگەر ئیشەڵا دەرفەتمان هەیە بەڵام ئەگەر کرفتێک نێتە پێشەوە میوانداری زۆر بەڕێز کاک حاجی فەرهاد حوسێن سەرپەرشتیاری پرۆژەکانی پرۆژەی خێرخوازی بەخشین لە ئەوروپاوە کەوا لەوێ کۆمەکەکان کۆ دەکەنەوە قسە لە بزانین کۆمەڵێک زانیاریمان دەستکەوێ لەسەر چۆنیەتی کۆکردنەوەی ئەو خێرانە یاخود ئەگە کەسێک هاوڵاتیەک لە دانیشتی ئەوروپا بێ کوردێک بێ خێرخوازێک بێ بێوێت هاوکاریەکانی بنێرێتەوە بۆ کەسانی هەژار لە هەرێمی کوردستان یاخود هەر کەسانێکی هەژاریش لە ئەوروپا بێگومان دانیارەوەشمان لە یاد نەچێ ڕاستە زۆربەی ئەوانەی لە ئێمە لێرەین چاوەڕێەکەی لە ئەوروپا هاوکاری بێتەوە یاخود هاوکاری بێگومان لەوێش کەسانی هەن تووشی گرفتە بن نەخۆشکەوتون بێکەسن بێنازن ڕەنگە پێویستیان بە هاوکاری بێ ڕەنگە هاوکاریەکانی ئەوێ جیاوازتر من لە هاوکاری ئێرە بێگومان لەوێش ئەوان هەمان شێوە هاوکار دەبن وەروەها جێگەدەستیشیان دیارە. بڵێ ئەگەر ئایزانم بەڕێز کاک حاجی فەرهاد حوسێن گوێ لێمان بێ کاک حاجی سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵای خۆی گەورە لێ بەڕێزە زۆر سپاسانە. زۆر سپاس کاک حاجیگان ئەگەر لەوە دەست پێ بکەین وەکو بەڕێستان وەکو سەرپەرشتیاری کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە بریتانیا لە ئەوروپا بەگشتی و بەڕێزشان لە بریتانیان باسمان بۆ بکەیت پرۆژەکانتان چین وەروەها لە تەواوی ئەوروپا نووسنگەتان هەیە ئەو ڕێکارانە چین کەوا هاوڵاتیان کۆمەکەکانیان بۆی وەدەنێرن بەتایبەت کۆمەکەکان خۆیان لە چی دەبینەوە ئەو ڕێکارانەی چیەکەوە ئێوە گرتوتانە بەر بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری یاخود پێدانی هاوکاری یاخود وەرکردنی هاوکاریش. زۆر سپاس بۆ جەنابکان ئێمە وەکو نووسنگەی بەخشین لە ئەوروپا بیرمان لەوە کردووە ئێمە ئەو هاوکاریمان وەرەگرت بەڵام بیرمان لەوە کردوانێت کە بتوانین بەڕێکی قانونی بەڕێی حکوومەتی بەریتانیاوە سواسیانەکەی توانیمان ئاسانکاری ئەو خەڵکی کە هاوکاری ئێمە بکەن و ئێمە بگەینە بە ئامانجی خێرخوازی بەخشین لە کوردستان ڕقم حسابێکی بانکی دەوانێ دیارە ئەبێ هەست بە سیستەمی چارێکی نەمبەری پێڵێن لە حکوومەتدا الحەمدوللا لە چوارەوە ئێمە توانیمان بەڕەسمی ببینە ڕێکخراوێکی خێرخوازی بەریتانی بۆ کوردستانی عێراق
واتە هیچ ڕێگرێکیان لێ نەکردن هەموو ئاسانکاریێکیان بۆ کرا لەوێ کە بتوانن ڕێگە پێدرا بن کۆمەکەکانتان لە شوێنەکاندا کۆ بکەنەوە بە تایبەتی تر بتوانن سندوقی هاوکاری لە شوێنەکاندا دابنێن. بەڵێ قوربانگییان زۆر هاوکاریان کردین بەڕاستی نەک ئێمە منەظەمەی تر هەیە خێرخوازی بۆ وڵاتانی خۆی لێرە کۆمەک بکات و ئەینێرێ ئێمە ژێک و کورد هەڵساین هەستان بۆ مەسئولیەتی کرد بۆ وڵاتی خۆمان بۆ خەڵکە فەقیر هەژاری خۆمان کە وەعزی خەڵکدا ناڕەحەتیەکایە بۆ توانیمان ئێمەش هەستاین بە پشتیوانی خوای گەورە و مەڵێ برای و خوشک و برای بەڕێزمان هاوکاریان کردین توانیمان ئەو ڕێختەوە زۆر باشە کاک حاجی زۆر جار کۆمەڵێک با بڵێن شەریکاتی گەورە یاخود لایانی بەتابەت لە ئەوروپا دەیانوێت کۆمەک و هاوکاری بگەێنن کاتێک حەدەسێک ڕوودەدا یاخود بۆ نمونە گرفتێک هەیە بەتابەت لە وڵاتە فەقیرانە و بە نمونەش کوردستان گرفتیان لەگەڵ دەستگا خێرخوازیەکانەوەدایە دەڵێ دەبێت حساب بانقیەک هەبێت ئەم حساب بانقیە بە ناوی خودی دەستگاکەوە بێواتە ناوەک شخصێک لە ناو دەستگاکە واتە ئێستا لە بریتانیا لە بانقێکی بریتانیا یاخود لە سیستەمی ئەوروپایە چۆنیە دەستگای خێرخوازی بەخشین بووە خاوەنی سریاڵێک یان حساب بانقێکی تایبەت بەخۆی بەناوی بەخشینەوە گیانوەڵە قوربانیان لە بانقی دوای دەست بەڵێ ڕقم حسابیمانێ حسابیەکە لە هەموو بەریتانیاوە بە ئاسانکاری لە تەلەفۆن هەر کەسی لە تەلەفۆنی خۆی پاراخە لەسەر حسابی بۆ سەرەتە خۆراک بۆ قوربانی بۆ هاوکاری بۆ مەڵا تەقیب و هەژارەکانیان ئەو مەڵامی کە دروستەکرێن بۆ هەتی و لە هەموو وڵاتێکی ئەوروپاوە ئەتوانن پارە بخەنە سەر ئەو حسابیە یعنی کات زۆر کەمی پێێت زۆر باشە ئێمە سەحابی بانک خۆمان بڵین لە بەریتانیا و دەستگای خێرخوازی بەر زۆر باشە دەستان خۆش بێەوە هەواڵێکی دڵخۆشکەر بوو ماندوو نەبن ئێمەش هەوڵ دەدەین لێرەوە لە ڕێگەی میدیاکانی خۆمانەوە حساب بانقیە هاوکار تامی پشتیوانتان بین وەکو وەرکی سەرشانی خۆمان تاوەکو ڕێژەیەکی زۆر لە دانیشتوانی ئەوروپا کە بتوانن لە ڕێگەی ئەو سیستەمەوە هاوکاری بێەوە بگەن هاوکاریتان پێ بگەێنن کاک حاجی بەدەر لە سیستەمی بانقی بەدەر لەوەی کۆمەکی مادی واتە پارەی کاش یاخود حساب بانقی لە ئەوروپا چه پرۆژەیەکی ترتان هەبوو یاخود چێ پلانێکی تر کراوە دەستگای خێرخوازی بەخشین چی کردووە لە کۆکردنەوەی با بڵین ڕەنگە بابەتی خواردن بێ یاخود لوبەرگ بێ هەر بابەتێکی تر بێ بۆ کەسانی کەم دەرامەت و هەژار لە ئەوروپاش و لە هەرێمی کوردستانیش ئێمە ئەگەر ئیجازە بفەرمون لە کاتی کەرەتینەکە لە خەڵک تووشی ئەو وعزەکە بوو توانیمان 3100 سەبەتە خۆراک بنێرین ولا دمانگی رمضان دا توانیمان 1100 سەبەتە خۆراک بنێرینەوە لەگەڵ جلوبەرگی بۆ 3000 بناو ئاکاتە 20000 پاسەجێت ئەنجا بێزگە لەوەش ئێمەجان ئیساڵێن حەز برێ خوشکێک بن برایەک تەلەفۆنەکان دەڵێ پڵان ماڵم بینێت لە ڕێی تەلەفۆنەکەی جەنابتانەوە ماڵێکی دیوەخانی بۆ دروستەکرێ هاوکارێکی بۆ ئێمەش بە ئامادەی گەینە دەستگای خێرخوازی بەخشین لە کوردستانی شەماڵ زۆر باشە کاک حاجی ئەوە نزیک بوونێتەوە لە جژنی قوربان ئێوە هاوکاریەکانتان ئامادەن کە بنێرێنەوە بۆ کەم دەرامەت و بۆ هەژاران و بێباوکان لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا هاوکارەکانی ئێمە ئەوەیە کە بڵێن ئێمە پارەکەوە بکەینەوە ئەیگەرینەوە برا بە ڕێزانە لە کوردستان گاڵسن بە ئەتێکی زۆر قورس بەڕاستی ئەیکەنە سەبەتە خۆراک خواردن بن بە شانی پان بێن بۆ ماڵانە بڵێ ئێمە ئەم جەژنی قوربانی 2000 سەبەتە خۆراک ماگرێتە خۆمان لە ئێرە وەزایدەن تقریبا 1000 مناڵیش دابینمان کردو زۆر باشە کاک فەرهاد حاج فەرهاد ئێوە پرۆژەتان هەیە لە ئێستایانی با بڵین لە وڵاتانی ئەوروپا یاخود لەو با بڵین کۆمەڵێک شوێنی کە ڕەنگە خەڵکی هەژاری لێبێ بەبێ بیرکردنەوە لە ڕەگەز و ئاین و نەتەوە ئەوانە بۆی مەسەلەن ئەو باگراوندە جوانەی کەوا ڕێکخراوی بەخشین هەیەی لە کوردستان لە بەشێک و هەریشنا لەو محلانەی کەوا مسلمانانی لێن یاخود کەسانی کەم دەرامەتی لێن بۆی بەخشینی ژاتر لەوێ بناسێنرێت وەروەها ڕەفیعلێکی باشێ بێت بۆی خەڵکێکیش هاوکاریەوە بکات بەڵە قوربانیان خەڵک هاوکاریمانەکان ڕەکەسە جیاوازەکان بە تایبەتی ئانی کۆمەڵی خێرخوازی ئینگلیز کە هاوکاری ئەمە ئەکەن ئەنی سەرخەت هاوکاریمان کردیشەوە دەستان خۆش بێ کەواتە کاک حاجی بە شێوەیەکی گشتی هاوڵاتیانی ئەوروپا یاخود خێرخوازانی ئەوروپا بە تایبەت کوردەکان ڕەنگە زیاتر ئاگایان لە معانات و کێشە و گرفتی هاوڵاتیانی تری هاوشاریەکانیان بێت
بەدەمەوە هاتوونیان بۆ داواکاریەکانیەوە کەوا ئەگەر ڕۆژێک بانگەوازێکتان کرد بێ یاخود پرۆژەیەکتان ئەلان کرد بێ کە دەمانەوێت ئەوە خێر بکەین یاخود ئەو بابەتە بکەین پرۆژەیەکتان لەبەردەستەوە بووبێ بە شێوەیەکی گشتی تەنها بەدەمەوە هاتنی هاوڵاتیان چۆنە بۆ خێرکردن یاخود هاوکاریەکانی ئەوان بەنسبەت دەستگای خێرخوازی بەخشینەوە. وەڵام من لێرە زۆر سواسی ئەو خوشکەبراکردانی خۆمانەکەم بەریتانیا و فنلەندا وڵاتانی تر بەڕاستی یعنی زۆر هاوکاریمانە دا هاوکارمانە یعنی ئێمە وا لێ کرد کە حەز بەمان دووبوون ناکەین بەڕاستی یعنی خوشکێ تەلەفۆنی کردکات ئەو ماڵەکەم هەیە لەوێ خانوم هەیە لەوێ حەزەکەم وەکو بەخشین چیتان پێویستە لە ماڵەکەی من دەریکە بیبێن بۆ ماڵان یعنی ڕۆژانە تەناخوش تەنها برا تەلەفۆنەکات کە بەبێ ئەوەی ئەمە پێی بڵێن پێی ناسین کێیە خۆی تەلەفۆنەکە ڕقەمەکەمان هاوکاریمان بوانێت کە لە ڕێی تەزبیقی جەناب پەروەردە ڕۆژی بەرنامەی بەخشین لە کوردستان و شتەکانە بینین. زۆر باشە کاک حاجی ئێوە هاوکارەکانتان لە چی پێکدێن بەدەر لە سەبەتەی خۆراک چی دیکە پێکدێن پێم وابێت لە ڕابردوشدا چەندین عەربانەی بۆ کەمەندامانتان نردبوویەوە ئەمە بینەران ئاگاداری ئەو جۆرە هاوکارانە بن کە دەنێرێنەوە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ قوربان گیان ئێمە ساڵی پاس توانیمان 35 عەربانی بنێرینەوە بۆ کوردستان و چەندها پرۆژێکردنی سایکێ لە پرۆژە تازەکانمان لەم تقریباً لە بۆ بیشەوە جێ بەردەوامە چل مەکینەی خایەتی کە عنی ساڵگرێتی لەگەڵای بۆچی کە مناڵ یانێ مناڵی باوت کە بتوانین ئەم خوشکانە فێری خایەتیانەکەن مەکینەکانش دوایانێ خۆیان و ئیشیشان بۆ ئەدوێزرێتەوانێ عنی ڕۆژانە حتا کردیشیان بۆ سەرفەکردن سەر ئەرکی ئێمە کە ئەم خوشکانە چاوەڕێی دەستی هیچ کەسێک نەکەن یانێکی بێنە سەر حەچی خۆیان بۆسەن چۆنەڵێ ینی احتیاجی دەستی هیچ کەسێک نەبن لەمەوە بەتەمای ئەو پرۆژەی ئینشاءڵڵا بەردەوام بێ هەزاری لە شاری کوردستان ئێستا حاڵە لە شاری سلێمانی بەردەوامە خوشکانە تا دەمجێنەوشتان پێوا بێ ئاگادار نزیکەوە. زۆر باشە کاک حاجی بەشێک لە دەستگا خێرخوازیەکان بە تایبەت ڕەنگە ئەم جۆرە کارکردن لە ئەوروپا بەراورد بێرە ئاسانتر بێ کاتێک بە شێوازێکی ڕسمیات وەرەگرن وەکو ڕێکخراوێکی خێرخوازی ئیش دەکەن لە ئەنجامی و پارانەی دەستیان دەکێ هەوڵ دەدەن بزنسێک بکەن خودی بزنسەکە هەر بە ناوی خودی ڕێکخراوەکەەوە بێت و بەڵام داهات و قازانجەکەی ڕاستەخۆ دەچێتە خزمەتی کەسانی کەوا نیازمەند و ئەوانەی پێویستیان بە پارە و شتیوا هەیە بێتان لەوە نەکردێتەوە لە ئەوروپا بۆی زیاتر ڕسمیاتێک یاوە خۆت ئەو داهاتەی ئەو خزمەتی کێستاکە بە هاوڵاتیان دەکرێت زیاتر بکرێت و لە پاڵیشیا ڕەنگە هەر خودی بەخشین ئیتر چاوەڕێەوە نەکار خەڵک هاوکاری بکات بۆی بینێرە خودی خۆشی بتوانێت داهاتێک بەرهەم بێنێت و دەستی هەژارانی پێ بگرێت. ئێمە سەرەتای بەڕاستی دێگە دەستوان کردەوە مە ئیشەڵا ئێمە بیرمان لە خۆی گەرەوی کاردەکە و یارمەتیمان بن لێرە بەتەمای ئیشەڵا ئیشی ئەوەی تایتر ئەمە هیچ پێشێکمان بە خەڵکێک نەبێ بڵێن کێتر عنی باکمێک هاوکاریمان کرد بەس خۆز بە خۆی گەرە خۆسش بەبێ مارکێتەکان ئیجازە بفەرمونیەوە یعنی مارکێتوانەیە لێرە مارکێتی کوردی خۆی توی داناو بە تایبەت بەس بۆ ئێمە بەس بۆ مناڵانی یعنی ڕۆژانە مارکێت ڕۆژانە چیەکە دەم مارکێتام شتی خۆی ئەفرۆشێت ئەڵێکاکە ئەم شتە بۆ مناڵانیانە ئیتر هەر هەچ کەسێکەچی حەز قۆمێگەچی لەوێ پارچەی لە شتەکاڵەگرێت و پارکا خەتە سوقی بەخشینەوە. ئەوە جێگەی دەستخۆشیە کەواتە کاک حاجی بام پرسیارە بە دووبارە بکەمەوە بە وازەحتر ئێستاکە دەستگای خێرخوازی بەخشین بەدەر لەوەی لە وڵاتی بریتانیا بە شێوازێکی ڕسمی وەکو دەستگایەکی خێرخوازی ناسێنراوە کە ئەمە هەواڵێکی زۆر دڵخۆشکەر بوو لە زۆربەی وڵاتانی ئەوروپایان دەتوانین بڵێن لە سەرتاسەری وڵاتانی ئەوروپا نووسینگەیەکی بەخشین هەیە گەر کەسێک نەشتوانێت بە ئەلکترۆنی بگاتە لایەوە بە حەی سەردانتان بکە یاخود لە وڵاتێک لە شوێنێک لە زۆربەی شارەکانی ئەوروپا نووسینگەی بەخشین هەیە بە فعلی ئیش بکەن. قوربانگیان ئێمە زیاد لە 50 وڵات نووسینگەی بەخشینمانەی لە هەموو شارەکانی بریتانیا زایدەن لە هەموو وڵاتێک دوو نوێنەرێکترمانی لە وڵاتانی بێزگە لە بەریتانیا هەر کەسێ بێ پارەتوانە بکەشمانات هەر کەس بێ دەتوانێت بکاتە سەر بانکەکەمان بە زۆر ئاسانکردین. زۆر باشە کاک حاجی لەو وڵاتانەدا جگە لە هاوڵاتی کوردەکان هاوڵاتیانی ئەوروپی بەریتانی هاوکارتان دەبن کە هاوکاریتان بکەن بۆی ئێوەش بیگەینە دەست هەژاران؟ کۆمەڵێک برای بەڕێز هاتووە سەر شەد ئینگلیزن ڕاستی
هەنوو سەخت کە هاوکاریمان بکەین ئینشاڵڵا لەمە دووانی ئێمە چۆڵی سەرەتای ئێستامیش لەسەرەوە حکوومەتی بەریتانیا خۆی هاوکاریمان کرد بۆ ئەو فەقیر هەژارە لە زۆر باشە بەڕاستی کاک حاجی زۆر دڵخۆش بین بەو هەواڵانە بە ماندووبوونی ئێوە ماندوو نەبن لە شتان ساغ بێ جێگەدەستانی شەڵات دیارە و دیاریش دەبێ ئەگەر وەک دەزانی عمر باقی بێ بمێنین پێم وا بێ ڕۆژی هەینی یەکەم ڕۆژی جژنی قوربانی پیرۆز دەبێ هەینیدا باڵێن هەینی کە دەیە ئەم ڕۆژشەممەیە بۆ هاوڵاتیان یاخود بۆ کوردان بۆ مسلمانان کە ئەم جژنە تایبەتە بەوان هیچ پرۆژەیەکی لە بەردەستانە هەیە پرۆژی قوربانیکردن یا خۆت دروستکردنی ڕگەرچی کۆڤید-19 کۆمەڵێک گرفتیشی دروست کردووە بەڵام هیچ پرۆژەیەکتان لە بەردەستایە کۆمەڵێک مسلمان بەسەر بکەنەوە لەم جژنەیە لە کوردستان نەفەرمووی لە کوردستان ئای لە ئەوروپا بەڵێ لەوە سەردانەکە الحەمدولillah لێرە خەڵک وعزی باشە بۆ خۆی گەورە بەسە سەردانێکە و برایەتی خۆمان هێنین بەڵام بەڵێ ئێستا بەردەوامی دیسا هەڵەی لەسەر ئەوەی کە 2000 پرۆژەی سەبەتە خۆراک بنێرین و کوردستان زایدەنێن لەگەڵ قوربانیکردن بۆ کوردستانی ڕۆژهەڵات کوردستانی ئێران الحەمدولillah خەڵکی زۆر دەستی هاوکاری بۆ درێژ کرد ئێمە زانایی جەنابتان تەقریبان لە ڕەمەزان و لە کاتی کردن لە ڕۆژهەڵات کوردستان زیاد لە 1100 خێزان سەبەتە خۆراک وەرگرن لە کوردستان ئێستاش حاڵێن یا لە دایان حیوانمان ناردووە بۆ ڕۆژهەڵات بڵێن پارەکەی ماردووە بۆ ڕۆژهەڵات کردی قوربانی بکرێت بۆ کوردستانی خۆشمان بەڵێ چەند قوربانیمان حاضر ئینشاڵڵا بۆم جژنە قوربانە بکاتە کوردستان و لەوێ ئینشاڵڵا ئەو پارەی کە بڵێن بدەیە بە حیوان بۆ قوربانی زۆر باشە کاک حاجی ئێوە لەوێ بە چ ڕێگایەک بانگەواز دەکەن بۆی کە هاوڵاتیان هاوکاریەکانتان بەدەست بگەێنێت و چۆن دەتوانن پەیامەکانتان بڵاوکەنەوەی بتوان زۆرترین هاوکاری کۆ بکەنەوە بەڵام پێشێکمانی لە فیسبوک نووسنگی بەخشی لە ئەوروپا ئەوە هاوکاریەکان بڵاو بکەنەوەیە و لە هەموو شارێکشا ئێمە تەکسێ ئێمە سیژمانێ بڵێن ئێمە سیجێنێرین بۆ خەڵک سا من خۆم لە لام 100 نەفرم لایەک لە جوادەری بریتانیا بڵێن کە ئێمە سیجیان بۆ نێریکان بە سەبەتە خۆراکە کوردستان بە ئەو قوربانیەکەی ئێمە ئابۆشیانە خەڵک ئاگادارەکەن و لە ڕێی تەلەڤیزیۆنەکەی جەنابشتانە خەڵک پێ ئاگاداری بێت خۆشان خەڵک زۆر باشە کاک حاجی گەرچی من ڕاستیەکەی نازانم عینواندان یاخود باسکردنی عینوانی حسابی بانقی چۆن چۆنیە بەڵام ئەگەر وەکو دەرفەتێک لێرەوە ڕەنگە ئەم بەرنامەیە دواتریش لە سۆسیال میدیا بڵاو دەبێتەوە هاوڵاتیەکی زۆر بەتابەت دانیشتوانی ئەوروپا بیانەوە بیبینن یاخود لێرە هاوکارانمان گەرچی زانیارەکانیشان لایە بەڵام ئەم دەرفەتەش ئەگەر ناونیشانی تەواوەتەکەت لەبەرە لێرەوە بیڵیت یاخود ئەگەر لە بەردەست بێ بیخوێنیتەوە بۆی هاوڵاتیەک بێوێت ئاسانتر زۆر هیلاک نەبێ ناونیشانی ئەلکترۆنیاتی بەخشین وەربگرێت چ ئەو پەیجانەی کە ڕاستەخۆ هی ئێوە ئەو پەیجانە کامانن چەند پێیشتان هەیە بە ڕسمی بۆی ڕەنگە کەس نەتوانێت بە ناوی ئێوەوە با بڵێن ئەو پەیجانە بەکاروێن یاخود پێیجێک دروستکە پێم خۆشە زۆر بە دەقیقی بە وردی معلوماتی تەواوی نووسینگەی ئەلکترۆنیاتی نووسینگەی بەخشینی ئەوروپا چ پەیجەکانتان و چ ئەکاونتەکانتان و چ حساب بانقیکەشت بۆی هاوڵاتیان ڕاستەخۆ لە خۆتانیان لە بەڕێستانەوە وەریگرن وەڕێگەنێمە توانیوانە سپاس بەخوای گەورە لە پێی نووسینگەی بەخشین لە ئەوروپا ئەرومانەیە الحەمدولillah تەسەکەیتێکمان بۆ ناکرد پەنجەرە خەڵکێک بە ناوی ئێمەیشتان یەکوی ئیشکالە بوو پێشتر کۆمەڵی برای خێرپاس دەستپاک بەڕاستی هەر بەناوی بەخشینەوە شتێکیان ڕاگەیاندن بەڵام دوایی کە عەرزمان کردن بۆی خەڵکێک تووشی سەر لە شێوان نەبێت بە سوپاسەوە شتەکان وەرگرتین و ناوەکەیان کۆڕێ ئێمە کارتی بانکی بەخشینمانەیە لۆی بیزبانقام ئەتوانن جا لە ڕێی تەلەفۆنەکانەوە تقریباً ڕقم تەلەفۆنمانەی لە هەموو شارەکان بە ڕسممانەیە لە هەموو شارەکان دەن خەڵک لە هەموو شوێنێکەوە تا بە ئێمە و دۆ سپاسیانە کرد ئێمە قوتووی چارەتیمانە لێکان لە هەموو دوکانەکانە داێنەی ئەم قوتوانە هەموو بەڕێزیانی زۆر دوکانێ من دەستخۆشیەکەم لە شارێکەوە تەلەفۆن خۆکان قۆم بۆ بنێرە ئەوکرێت باقەکە ئێمەێ باقەکە وڵان دێت بۆ خێشەی کاتە قوتوی بەخشینە قوتوی خێرخوازێکی ترۆ بڵێ زۆر باش کاک حاجیەوە کارتە نەستەرەوە کردووە کە هاوڵاتیان خێرخوازان بتوانن متمانەیەکی زۆر بە ئێوە بەخشن تاوەکو بتوانن هاوکارەکانە بەدەست ئێوە بگەێنێت عفو دووبارێکی تو براکەن
باسمەوە کرد ئێوە کارتان لەسەرەوە کردو کە هاوڵاتیان خێرخوازان بتوان بتمانەیەکی زۆر بە ئێوە هەبێت کە ئەو پارەیە یاخود ئەو کارە خێرانەی بە ئێوە بگەێنێت و ئێوەش بگەێنە دەستی هێژارن لە ئێستادا زۆرێک دەستگا هەیە هاوڵاتیان گومان ئێوانەیە کە ئایا ئەم خێرا یاخود ئەم پارێ دەگاتە دەست هەژاران و کەم دەرامەتان. وەڵام من سوپاسی و خەڵکاکەم سواز بۆ خۆی گەورە یعنی بەخشین توانێتی جێگای دەستی خۆی بکاتەوانەیە یعنی دەهان کەس تەلەفۆنەکەن ئەڵێ کەڵام کاکەکەن کاکەیان چەنە پاراڵێ با من بینێرم پێویست بۆ ناکەم چکار زانم ئێوە چین ئەزانم بەخشین چیەکەن بەڕاستی سواز بۆ خۆی گەورە خەڵکێک زۆر بە متوانەی تەواوی داو بە بەخشین یعنی دەتوانم لە هەموو شوێنێکی کوردستانە سواز بۆ خۆی گەورە توانێتی سیقەی خۆی بەردەوام کرد سواز بۆ خۆی گەورە. سپاس بۆخوا. بەڵێ حاجیکیان دەرفەتێکی زۆرمان نەماوە دووبارە بە ناوی خۆمان و ستافی بەرنامەی پەیامی ڕۆژە و تەواوی هاوکارانمان ماندوو نەبن لەشتان ساغ بێ دەستان خۆش بێ خوای گەورە دەست بە باڵتانەوە بگرێ پایەدار بن ئەو کار و پرۆژە خێریانە و بەدەمەواتنی هەژاران هەر بەردەوام بن و ماندوو نەبن. کۆتا پەیامت کۆتا داواکاریت بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیان لە شار و شارۆچەکانی ئەوروپا بەگشتی بۆ خێرۆمەندان و خێرخوازان چۆن هاوکاریتان بکەن چۆن پشتان بگرن چ لێرە بێ چ لەوێ بێ بەتابەت لەم سەروبەری جەژنەیە. سپاسی جەنابتان بکەم وەڵا برا من ئەمەیە جۆراگەر ئێوە دەرفەت بکەن یارمەتی زۆر سپاسی ئەو بەرزە ئەو مامۆستا بەڕێزانە بە مامۆستای ئاینیانە کە لە هەموو شارەکانی بەریتانیا توانیویانە بانگوازمان بوو پەیام بڵاوکەنەوە لە فیجیکوانە لە هی مزگەوتەکانیانە مزگەوتەکەمان سواز بۆ خۆی گەورە لەم بەریتانیا توانیوانە 33 مزگەوتی کورتی هەبێت 33 مزگەوتی کورتی هەیە لە زۆربەی مزگەوتەکانەوە بانگوازمان بۆ کراوە کە هاوکاری کەشباسی بەخشین کرد ئەم مامۆستا بەڕێزانیش ئەگەر دەبێت مامۆستا بەهادی مامۆستا لوقمان علی کۆمەڵی مامۆستای زۆر بەڕێزی ترن کە ناوەکانیان لێرە زۆر زۆرن بۆیە من دەستخۆشی لەو مامۆستا بەڕێزان ناکەم بەڕاستی پاڵ پشتێکی زۆر بەری بەرنامەی بەخشین بە لەو دوکاندارە بەڕێزانەی کە هەچ کاتێ شتێکیان بینی تەلەفۆنیان بۆ کردوم کاکە گەورە یان هاتووە خۆیان پارەکان هێنا بۆ وەڵایان پارەکان بۆ سەخت زۆر باشە زۆر سواز بۆ حاجی فەرهاد عارف پێنجۆنی سەرپەرشتیاری پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ئەوروپا سپاس کە میوانی بەرنامەکە ماوی زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز کاک حاجی بەڵایزان سپاس بۆخوا توانیمان بڕگە و بابەتە جیاوازەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ بۆی عزیز پێشکەش بکەین سپاس تام کاتە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بەم شێوەیە هاتینە کۆتایی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژ بەخواتان ئەسپێرین لە ئارامیا بژین خوا ئاگادارتان بێت خواتان هەگەن دەستخۆش